هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری بە فەرمی یادداشتێکیان داوەتە پارێزگای هەولێر بۆ ئەوەی ئەمڕۆ شەممە ساعت 4:30 ئەگەر هەڵە نەبم لە ساعت 4 بۆ 4:30 لە بەردەم پارکی شانەدەر لە شاری هەولێر گردبوونەوەیەکی ناڕەزایەتی ئەنجام بدەن و لەگەڵ ئەوەشدا هەم گربوونەوەکە ناڕەزایەتی دەبێت و هەم پاڵپشتیش دەبێت لە موسڵمانانی کەرتی غەزا. جا دەمەوێت لە زاری خۆیانەوە ببیستم بزانم بۆچی ڕێگەیان پێ نەدراوە ئەو گردبوونەوە لە بەردەم پارکی شانەدەر ئەنجام بدەن وەچیان پێوتراوە. مامۆستا عەلی گردەسۆری لەگەڵم دەبێت لە پرسیاوی مەڵبەندی هەولێری یەکگرتووی ئیسلامی کوردستان. مامۆستا سڵاوت دەبێت ئەگەر بیتە ئێرە بۆچی ڕێگریتان لێکراوە، بۆچی مۆڵەتان پێ نەدراکە گردبوونەوەکە لە بەردەم پارکی شانەدەر لە شاری هەولێر ئەنجام بدەن؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا ئەمە هەر وەکو ئەرکێکی مرۆیی و ئاینی و نیشتیمانی و نەتەوەیی پێمان باش بوو پاڵپشتی غەزە و ناڕزایەک دەربڕن بۆ ئەو کۆمەڵکژی بەرامبەریان دەکرێت کە لەسەر زێد و بابوو باپیرانی خۆیانەوە و ئێمەش یعنی کوشتەی دەستی بەڕاستی جینۆساید و کۆمەڵکوژین بۆیە پێویستمان بە پێویستمان زانی یعنی هەڵوێستەیەک پاڵپشتێک دەربڕین بۆیە بەو لەسەر ئەو ئەساسە بە شێوەیەکی فەرمی ئێمە و کۆمەڵی دادگەری داوامان لە پارێزگای کرد کە مۆڵەتمان بدەنێ و ئەو خۆپیشاندانەی ئەنجام دێن گوتیان وەڵامتان دەدەینەوە کە وەڵامیان داینەوە یعنی لە فترێکی قیاسی زۆر کەم چەند بۆ قیاسی زەمانیەکەی خۆت تەسەووڕ دەکەم ینی کەمتر سەعاتە کەمتر زیاتر یعنی وەڵامیان داینەوە کە ئێوە ناتوان ئەو گردبوونەوەی بکەین ئەمەش مناقەشێکمان کرد بۆ ناتوانین ئەو گردبوونەوەی بکەین بەشتی عمومیاتەوە وەڵا بارودۆخەکە گونجانیە و کاتەکە گونجاو نییە و بارودۆخەکە هەستیار و حساسە و ئیتر دوایە نەوەک پشێوی تێکەوی یعنی ئەو قسانە کە ئەو قسانە ئەمە هەموو دەزانین لە بۆ زیاتر ئیستیلاشی مەحەلیە و لە ئەساسەکە ئەو مۆزوعە نییە. ئەی چییە مەوزوعەکە ئەساسیەکە؟ مۆزوعەکە من ئەزانم یعنی بە قنەعاتی من ینی مڕاعاتی سیاساتی ئیتر وڵاتانە سیاساتی وڵاتە نزیک و دوورەکانە ئیتر بەو شێوەی تعبیری لێ دەدەن یعنی بەداخەوە. باشە مامۆستا ینی کاتێک کە مۆڵەت وەردەگرێن هەر لایەنێکی دیکە کەم جار هەیە مۆڵەتی گردبوونەوە بە ئەو کەسانە بدرێت کە گردبوونەوە ئەنجام دەدەن لە شاری هەولێر. ئەو وەکو هێزێکی سیاسی چۆن دەڕوانە ئەو وەڵامانی لایەنە ئەمنیەکان و پارێزگای هەولێر؟ طبعی گرنگترین کە ئەوان دەستکاریان کرد ینی ئەو یاسای خۆپیشاندان و گردبوونەوەکان بوون لە یاسا کۆنەکە پێشەوەی هەمواری بکەنەوە هەر کەسێک بۆ هەیە گردبوونەوە خۆپیشاندان مافێکی ینی دەستوری و مافێکی هاوڵاتیانە بۆیە لەو کاتێک پێویستە لایەنی پەیوەندیدار ئاگادارکەنەوە کە ئەوە شتە چوا دەکەن بۆچیش ئاگاداریان دەکەن بۆی کەوان لە لایەنە ئەمنیەکەی بیپارێزن. بەڵام دوایە تعدیلیان کرد هەمواریان کردەوە پێویستە مۆڵەت وەرگێڕی مۆڵەتیش بەو شێوەیە هەر شتێک ئەوان بەدڵیان نەبی حکوومەت بەدڵی نەبی دەسەڵات بەدڵی نەبیتن هەتا جارێ حکوومەت دەسەڵاتیش بەدڵی بێ حیزبی پشتەوەی دەسەڵات و حکوومەت ئەو بەدڵینە ئیتر تەوجی ئادە دەرێ ڕێگەیان پێمەدەم بۆیە بە قەنەعاتی من قانونەکە بووە کۆت و بەند ئەوان بۆ خۆیان بەکاریانە هەر کاتێک هەرکە ئەو کوردواری خۆمە دەرێت زەرەی بۆ پەزەکانی وان نەبوون نایە لەو خۆپیشاندانە بکرێت. کۆتا پرسیارم و بە کورتی وەڵام بدەیتەوە کەواتە لەو سەر ئەو گردبوونەوەی ئێوەش حەزب بڕیاری داوەکە گردبوونەوەکە ئەنجام نەدرێتن ئەگەر بەوە بێتن وەکو خۆشت دەڵێ جاری وایە حەزب بڕیار دەداتن کە بەو شێوەیە گردبوونەوە لە وڵاتی ما عەز دەکەم بە جەنابت بڵێم ینی ئەمە حکوومەتمان نییە ئەمە دەسەڵاتمانەیە دەسەڵات لە دەستی لایەنە بەڵام حکوومەت ینی ئیشەکە یەکاتن فعلا بەناوی حکوومەت شێو دەکرێت و تو لە ڕووی ڕسمیاتەوە تۆ مامەڵە لەگە حکوومەت دەکەی بەڵام یعنی بەداخەوە لایمە ینی فەصل لە بینی حیزب و لە بینی حکوومەت نییە حکوومەت چی بێ حیزب پێڕازیوی دەکرێت حیزب پێڕازی نەبی ناکرێتن. دەست خۆش بێ دەستەکانت خۆش بێ ئەگەر بێت تێرە سۆما ئەمە جێبیست بووی ئەمە هۆکاری ڕێگانەدان بوو بە گردبوونەوەکەی هەریەکە لە کۆمەڵی دادگەری کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بڕیاروا بوو ئەمڕۆ لە بەردەم پارکی